سڵاو مامۆستا، فەرین بەهزاد ئەحمەد 12 ساڵم. تەرکیز لە بەرکردنی بینینی ئەم سێ گۆڕانکاریەم تێ هاتووە. سەرەتا 4 لاپەڕە خێرابینین دەکرد، ئێستا 20 لاپەڕە خێرابینینی دەکەم. زۆر باشە. سەرنجام دەکەم کاتا لاپەڕێک بخوێنمەوە. ڕاهێنانە بیرکاریەکان بەڵێ سەرنجی گۆڕیم. سەرەتا نازانم بڵێم ئێستا 40 ژمارە لەبەر دەکەم. پێشتر 2 بۆ 3 دێڕم لەبەر ئەکرد، ئێستا 8 دێڕ لەبەر دەکەم. زۆر باش بوو. لەسەر وانە پەروەردەیەکان ڕێککردنەوەی خەڵ، خواردن، ئاماژەدانان ئەم سێ گۆڕانکاریەم بەسەرا هاتووە. مامۆستاکان باشن، بەڕاستی دڵسۆزن. لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەوە گەیشتم بەم پۆلە و بەشداریم لێ کرد.